وادەی تەواوبوونی ئەم خولەی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە و تا ئێستاش پەرلەمان کارا نەکراوەتەوە. پەرلەمانتارێک دەڵێت پێویستە پەرلەمان بەزووترین کات کارا بکرێتەوە و بارکی خۆی ئەستێت بۆ باشترکردنی بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێم. پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆی هەڵسێ سەبارەت بە بژێوی خەڵک و موچەی خەڵک و ڕاتبی خەڵک. ئەمانە ئەرکی پەرلەمانی کوردستانن و سەبارەت بە تەواوبوونی وادەی یاسایی پەرلەمانی کوردستان بەڵێ لە 6/11 پەرلەمانی کوردستان شەرعێتی یاسایی نامێنێ و بە نەمانی شەرعێتی یاسایی پەرلەمانی کوردستان بێگومان ئێستا کە شەرعێتی یاسایی دەسەڵاتی جێبەجێکردن شەرعێتێکی لەکەدار بووە، بێگومان ئەگەر پەرلەمانی کوردستان شەرعێتی نەمێنێ ئەمە شەرعێتی یاسایی ڕەها هەموو دامەزراوەکان لە دەستی دەدەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت گەرنێتێکی ڕاستەقینە هەبێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئێستاش دەرفەتماوە و پێویستە بڕیاری بەپەلە بدرێت بۆ باشترکردنی ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان. ئەگەر نێتێکی ڕاستەقینە هەبێ ئێستاش دەرفەتماوە، چونکە ئەو دۆخەی کە ئێستا خەڵکی کوردستان تێیدا دەژی پێویستی بە بڕیاری بەپەلە هەیە، پێویستی بە پەرۆشی زۆری لە سیاسەکان هەیە بۆ ئەوەی ئەو دۆخە تێپەڕێندرێت و پەلە بکەین لەوەی کە ئێمەش لە داهاتوویەکی نزیکدا بڕیار لە چارەنووسی ئەو هەرێمە بدەین و لە هەمان کاتیشدا بڕیار لە دۆخی دارایی و قەیرانە مزبین و ناخۆشەکەی خەڵکی کوردستان بدەین کە تەنگی بە خەڵک هەڵچنیوە. 2 ساڵ نزیک دەبێتەوە لە پەخستنی پەرلەمانی کوردستان و تا ئێستاشی جوادەیەکی دیاریکراونیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە بڕوای چاودێران. پەخستنی پەرلەمانی کوردستان زیانێکی زۆری بە ناو ناوبانگی هەرێمی کوردستان گەیاندووە. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.